من چی مەویست دەنیشتیمان جگەل لەوەی کە نانێ نابێ وازبێنین ئێمە هەمان ئەزانین کەم حکوومەتە بڕیاری خۆیەوە کەڕە کوێرە لاڵە لەگەڵ ڕێزم وڵانێکی زۆرە بە ناوی قەیرانی دارایی و لە ئەنجامی خراپی بەڕێوەبردننی وڵات دەرگای دامەزران داخراوە ڕێژەی هەژاری و بێکاری بۆ ئاستێکی مەترسیدا بەرز بۆتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان دوای 29 ساڵ لە ئەزمموی حکومڕانی توانای دابینکردنی موچەی فەرمانبەران و هاوڵاتیانی نییە. جێگەی سەرسوڵمانە حکوومەتی هەرێمی کوردستان لە بری ئەنجامدانی چاکسازی ڕاستەقینە و ڕەخساندنی هەلیکار و دامەزراندنی دەرچوانی زانکۆی پەیمانکان و بنیادنانی ژێرخانێکی ئابووری استراتیژی تۆکمە و دروستکردنی هەرێمێک کە ماف و یەکسانی دادپەروەری بۆ هاونیشتمانی دابین بکات هەوڵێ بە یەکسانیکردنی بندیوار و موچەخۆری حیزب دەدات. لە تازەترین هەنگاودا حکوومەتی هەرێم پرۆژەیەکی بەناو چاکسازی پێشکەشی پەرلەمان کردووە و ئەوەی جێگەی سەرنجە ئەم پرۆژەیە هیچ هەلێکی کار یاخود دامەزراندنێک بۆ دەرچوان ناڕەخسێنێت و هیچ پلان و بەرنامەیەکی گونجایی بۆ پێشکەوتنی وڵات و پتەوکردنی ژێرخانی ئابووری لەخۆ ناگرێت. بەداخەوە هەرێمی کوردستان بەردەوامە لە سیاسەتی پەراوێزخستن و لە کارخستنی توانەکانی گەنجان و دەرچوانی زانکۆی پەیمانکانی کوردستان وێڕای بەرزکردنەوەی یاداشت و بەڕێوەچوونی خۆپیشاندانی دانەمەزراوانی زانکۆی پەیمانگەکان بەڵام تا ئەم ساتە هیچ وەڵامێکمان وەرنەگرتووە بۆیە ئێمە وەکو ئەنجومەنی گشتی دەرچوانی دانەمەزراوی زانکۆی پەیمانگەکان وێڕای جەختکردنەوە لەسەر داواکاریەکانمان پەیمانی بەردەوام بوون لە خۆپیشاندان دووپات دەکەینەوە و جارێکی تر هۆشیاری تند دەدەین بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە یاریکردن بە ئایندە و چاکسازی چارەنووسی گەنجان و دەرچوانی زانکۆی پەیمانکان هەموو لە یەک دڵنیا دەکەینەوە تا چەسپاندن و جێبەجێکردنی داواکاریەکان شەقام چۆڵ ناکەین و لە خۆپیشاندان و چالاکی دیکەی مەدەنی بەردەوام دەبین. هیچ دەسەڵاتێ بەرگەی میلەتی نەگرتووە چجا ئەم چینە خوێنەوارەش بێ بۆیە داواتان لێ یەکەم